سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانی لە پانۆرامای ئەم شۆ بۆ قسەکردن و گفتوگۆکردن سەبارەت بە بابەتێکی دیکە. دیارە ئەمڕۆ ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیێت CDO با هاوکاری ڕێکخراوی سپارکی هۆڵندی لە شاری ڕانیە کەمپینێکیان ڕاگەیان لەژێر ناونیشانی مەڕۆ چاکی بکە. دیارە مەڕۆ چاکی بکە کەمپینێکە لە پێناو پشتیوانی لە تواناکانی گەنج بەداخەوە بەهۆی ئەو کەشە ناسەقامگیری کە ساڵانێکە هەرێمی کوردستان ڕوبەڕووی بێتەوە لە سەروی هەمیانەوە ناسەقامگیری سیاسی و دارایی وای کردووە کە ژمارەیەکی بێشمار لە گەنجانی وڵات ڕوو لە تاراوگەیە خود لە ڕوو لە وڵاتانی ئەوروپا بکەن. دیارە دەڤەری ڕاپەڕین و شاری ڕانیە و دەوروبەری پشکی شێریان بەردەکەوێت لەو لێشاوی کۆچەی کە گەنجان و هاوڵاتیان بەرە وڵاتانی ئەوروپای دەیکەنەمەش کە بە تەواوی کاریگەری لەسەر بارودۆخ و ژیان هەتا هاوسەنگی جەندەری لەو ناوچانە دروست کردووە. ئەم کەمپینە لە پێناو ئەوەیە هانی گەنجەکان بدرێت بۆ ئەوەی وڵات و نیشتیمان بەجێنەهێڵن و هەروەها بتوانن پەرە بەتوانەکانیان بدەن و زەمینە لەبار بکرێ بۆەوەی کە گەنجان بتوانن لە نیشتیمانی دایکدا توانەکانی خۆیان بەرجەستە بکەن واروەها دەرفەتی کار بڕەخسێ. دەمەوێت قسەی زیاتر بکەم لەسەر کەمپینەکە و ئەو هۆکارانی کەوای کردووە گەنجان بە لێشاو ڕوو لە وڵاتانی دەرەوە بکەنەوە چی بکرێت بۆی کە بە پلان ڕێگیری بکرێت لەوەی کە گەنجان کۆش بۆ وڵاتانی ئەوروپا بکەن. دەمەوێت گفتوگۆی ئەم بابەتە بکەم لەگەڵ هەر یەک لە بەڕێزان خاتو هێلین محەممەد سەرپەرشتیاری کەمپینەکە خۆت سەرپەرشتیاری ئەو چالاکی کە کراوە و هەروەها خاتو هاناشوانی ژوەک چالاکوانی مەدەنی لەگەڵم دەبێ هەردووچان لە ڕانی و ڕاستەخۆ لەگەڵم دەبن سەرەتاش دەچمەلای خاتو هێلین سوپاس بۆ ئەم دەرفەتە. دەکرێت سەرەتا وەک ئاماژەیە کەمێک باسی کەمپینەکەم بۆ بکەی؟ ئێوارە باش ئازیزان، ئەمن هێلینم ڕێکخەری کەمپینی مەڕۆ چاکیکە. ئەگەر باسی سەرەتاکی کورد لەسەر ڕێکخراوی سپارک و کەمپینی مەڕۆ چاکیکە و تۆڕی گۆڕانکاری بدەم. ڕێکخراوی سپارک ڕێکخراوێکی قازانجنەویستی ناحکومیە، ڕێکخراوێکی هۆڵندیە و لەلایەن وەزارەتی دەرەوەی هۆڵندا پاڵپشتی دارایی دەکرێت و ڕێکخراوی سپارک بە درێژە لە ساڵ 2014 لە هەرێمی کوردستانە. لەو 10 ساڵەی کە لێرەدا لە هەرێمی کوردستان بۆ چەندین کاری بەبێ جیاوازی بۆ گەنجانی کوردستان بەبێ جیاوازی هیچ شارێک ئەنجام داوە. چەندین بەرنامەی یەکێک لەو بەرنامانە تۆڕی گۆڕانکاریە کە بەڕاستە و خۆیی تۆڕی گۆڕانکاری کار لەگەڵ گەنجاندا دەکات. تۆڕی گۆڕانکاری لە ساڵی 2009 دووبارە گەڕاوەتەوە چەندین کەمپینی دیجیتالی ڕاگەیاندوو کە ئەم کەمپینانە ڕاستەوخۆ کاریان لەگەڵ گەنجان کردووە. تاوەکو لە ئەم ساڵدا یەکەم کەمپین لە ڕانیە ڕاگەیاندرا. هاوکات ئەوەشم بیر نەچێت کە لە هەر سێ شاری ڕانیە و هەڵەبجە و چەمچەماڵ بە هاوبەشی لە هەر سێ شارەکە هەمان کەمپین بەڕێوە دەچێت. کەمپینەکەمان بە ناوی کەمپینی مەڕۆ چاکیکەیە بە دروشمی بادای کوتین. ئامانجی سەرەکی کەمپینەکەمان کەمکردنەوەی کۆچی نایاسایی گەنجان و گرنگیدانە بەکاری پیشەی. خەتو هێلین وەک لە سەرەتای پرۆگرامەکەش ئاماژەم پێدا کە هۆکارگەلێکی زۆر هەن بۆی کە گەنجان وڵات بەچێ بێڵن، بەڵام دەکرێت پێم بڵێ بۆچی دەڤەری ڕاپەڕین پشکی شێری لەم کۆچە بەردەکەوێت؟ ڕاستە مخابن و بەداخەوە ئیداری ڕاپەڕین بە گشتی زۆرترین ڕێژەی کۆچی نایاسایی گەنجانی تێدایە. گار ئەوەش وای کردو ئێمە ئەم کەمپینە بەو ناوەڕۆکە بەو مەسجانە دروست بکەین و دابنین. ڕانیە بە شێوەیەکی گشتی گەنجانی زۆر کۆچ دەکەن. یەکەم ئەوەی کە لێرە لە ئیداری ڕاپەڕین مەودایەکی کەمی هەیە بۆ کارکردن، ینی هەلی کار لەو دەڤەرەدا کەمە و هەم لە ڕووی پیشەسازیشەوە بەڕاستی زۆر پیشەسازی کەمە، دەستی کار کەمە. ینی ئەمە ژوای لە گەنجانی ئێمە کردووە کە زیاتر کۆچ بکەن بۆ دەرەوە. بەڵام ئێمە لە ڕێگەی ئەو کەمپینەوە بە گەنجان دەڵێن کە دەتوانن هێشتا هیوای زۆرمەوە دەتوانن پەرە بەتوانەکانی خۆتان بدەن، هیچ نەبێ ئێوە کە کارێکتان دەست نەکەوێت دەتوانن بە دەست و بازوی خۆتان کاری پیشەی ئەنجام بدەن و لێرە داهاتوێکی باشتر بۆ خۆتان بنیاد بنێن. خاتو هێلین دیارە گومان لەوە دانیە دەبێت ڕاستپاردەیە خۆت پرۆژەی تایبەتیتان هەبێ بۆی وا بکەن کە گەنجان بڕیاری بەجێشتنی وڵات بگۆڕن بۆمانەوە و بە قسەی جەنابەت باست کرد کە لێرە لە هەرێمی کوردستان دایبکوتن
دەکرێت پێم بڵێ ئەو پلانانتان ئەوە جێندایانەتان چییە کە دەتانەوێت گەنجان وا لێ بکەن وڵات بەجێنێڵن؟ بەتەکیید ئێمە لە مانگیەکەوە کە دەستمان بەڕاگەاندنی کەمپینەکەمان کردووە چەندین چالاکی جۆراوجۆر و مەدانی و ئۆنلاینیشمان ئەنجام داوە بۆ گەنجان لە هەر سێ شارەکە 15 چالاکی مەدانیمان ئەنجام داوە وەجگەلەوە هۆشیار بڵاوکردنەوە هۆشیاری لە سوۆسیال میدیاکانمان و چالاکی مەدانی لە گەنجان هەر لە ڕانیە چەندین چالاکی مەدانیمان لەگەڵ گەنجان کردووە جگەلەوەش یەکێک لە دەستکەوتە گەورەکانی کەمپینەکەشمان کردنەوەی ناوەندی گەنجانە کە لە ڕانیا کراوەتەوە ئامانج لەم ناوەندە شوێنێک دەبێت بۆ ڕاهێنانی پیشەیی بێ بەرامبەر بۆ گەنجان و هەروەها شوێنێک دەوێت بۆ گۆڕینەوەی بیر و ڕای گەنجان بە بێبوونی هیچ بربەستێک وە ناوەندێکی دەوێت بۆ ڕێکخراوەکان بۆ کار و چالاکیەکانی خۆیان تێدا ئەنجام بدەن ئامانجمان ئەوەیە کە ئەم ناوەندە بە شێوەیەکی هەمیشەیی پەرەی پێ بدرێت و بەردەوامی پێ بدرێت و هیچ نەبێت لە ماوەی ساڵێکدا 300 گەنجی ڕانیە سود ببینن لەو خولە بێ بەرامبەرانی کە ئێمە پێیان دەدەین. خاتوەرین ئەوەی کە گرنگە ڕەنگە لەم بابەتەدا پشکی شێر بەر حکوومەت بکەوێت کە دەبێت هەلی کار و زەمینە لەبار بکات و ئێوە ژۆ کۆ ڕێکخراوە حکومیانە هاوکار دەبن. تەماستان و پەیوەندیتان لەگەڵ حکوومەتی هەرێم چۆنە لە سەرم بابەتەوە هاوکار و هەماهنگن لەگەڵتانە؟ بەتەکیید هەر چالاکێک کە ئێمە ئەنجامی دەدەین زۆر پاڵپشتمان زۆر هاوکارمان هەر لەو فیستیڤاڵێ ئەوڕۆ چەندین کەسایەتی دیاری حکومی لێرە بەشدار بوون پاڵپشتی خۆیان بۆ ئێمە دووپات کردەوە کە ئەوە جێگەی دڵخۆشێکی زۆرە و بە دڵنیاییەوە ئەگەر ئەوان هاوکار و هەماهنگمان نەبن ئێمەش ناتوانین بەو شێوە باشە کەمپینەکەمان بەڕێوە بەرین. دیارە ئەوەی کە زۆر گرنگە گەنجان لە وڵاتی خۆیاندا پەرەی پێ بدەنیا و توانەکانیانی تیادا بەرجەستە بکەنەوەیە کە کەشی سیاسی ئارام بێ و ژینگەی کۆمەڵایەتی ئارام بێ. خۆ دەزانی ینی هەرێمی کوردستان گیرۆدەیە بە هەندێک گرفتی سیاسی و بەردەوام ناوەناوە چوزانم ینی دۆخەکان بە جۆرێک دەگۆڕێن کە خەڵک تووشی ناومێدی دەبن. بە باوەڕی جەنابەت ینی سەقامگیرکردنی ئەو دۆخە دەبێت لە ئەستۆی کێبێەوە دەبێت کێوا بکە کەشێکی ئارام لە هەموو جێگایەکەم هەرێمی کوردستانە بخۆڵقێ بۆەوەی گەنج کۆچ نەکا. ڕاستە لەوە پشکیەکەم بەر حکوومەتی هەرێمی کوردستان دەکەوێت لەوەی کە ینی کەشێکی ئارام هەلێکی لەبار هەلی کاری پێویست بۆ گەنجان دابین بکەن کەوەیەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی کۆچکردنی گەنجان نەبوونی هەلیکاری پێویستە بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتا هیوا دەمێنێ لە ڕێگەی ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانەی کە بە شێوەیەکی بەرچاو دڵخۆشکرد لە هەرێمی کوردستان خزمەت بە گەنجان دەکەن یەکێک لەوانە ڕێکخراوی سپارکە کە تا ئێستا بەبێ جیاوازی خزمەتی بە چەندین گەنج کرد ئەمەش پێمان دەڵێ کە بە ئێمە هەر ینی چاوەڕێ ئەوە نەکەین کە دامەزراندنی حکوومەت بێت دەسوانین لە ڕێگەی بەشداریکردن لەو ڕێکخراوە نێودەوڵەتیان لەو ڕێکخراوانەوە ببین بە خاوەنی ئیش و کاری خۆمان و هەروەها دەشتوانین زیاتر پەرە بەتوانەکانمان بدەین. خاتو هێلینیارە ئێمە ڕەنگە کە باسی گەنجان دەکەین خەڵگوا زیاتر ئاماژەکە بەوە بێ بۆ ڕەگەزی نێر بێ بەڵام گومان لەوە دانیە کە ڕەگەزی مێش بەشدارن لەم لێ شاوی کۆچەداوە دەیان خاتون و کچی ئەم وڵاتە هەیە کە ڕەنگە بە تەنیا کۆچیان کردبێ تووشی مەترسی و ڕیسکی گەورە بوو بێتن و بۆ توێژی خانەمان چیتان هەیە پرۆژەکانتان چییە؟ وەک لە سەرەتاش باسم کرد ئەمە بێ جیاوازی هیچ نەجیاوازی ڕەگەز و جیاوازی نەچەوە و زمان بەبێ هیچ جۆرە جیاوازێک ئێمە بەگشتی خزمەت بە گەنجان دەکەین نەوەک ئەوەی بەشێکی دیاریکراوی گەنجان بگرێتەوە. لە ڕووی دیارە هەموو ئەو کار و پرۆژانین کە ئێوە هەتانە پێویستیان بە سەپۆرتە لە زۆر ڕۆ بەڵام ڕەنگە سەپۆرتی دارەیەکێک بە لە بنەما سەرەکیەکانە گەرچی ئاماژەت پێوەدا کە ئێوە ڕێکخراوێکی هۆڵندین و ڕێکخراوێکی خازانج نەویستن بەڵام ئەمە تەنها بۆ خۆی بەسە بۆەوەی کە ئێوە کار و چالاکیەکانتان بەڕێوەبەرنیان ڕەنگە پێویستان بە سەپۆرتێکی دیکەش هەبێ لە هەرێمی کوردستان دیارەمە بەسم لە ڕووداراییەوە. وەک باسم کرد لە سەرەتاش تا ئێمە لەلایەن وەزارەتی دارایی وەزارەتی دەرەوەی هۆڵندا ئافو لەلایەن وەزارەتی دەرەوەی هۆڵندا پاڵپشتی دارایی دەکرێن و تا ئێستا لە ماوەی ئەو 10 ساڵەدا چالاکی چەندین چالاکی جۆراوجۆریان ئەنجامداوە و پێویستیان بەوە نەبووە کە ینی لەلایەکی دیکەوە پاڵپشتی دارایی بکرێت چکە بەڕاستی وەزارەتی دەرەوەی هۆڵندا زۆر پاڵپشتە بۆ ئەو مەبەستە. ینی ئەوەی کە
ئێمە باسمان کرد بەگشتی ینی ڕاستە دەڤەری ڕاپەڕین گرفتی هەیە بەڵام دوجار هەموو هەرێمی کوردستان گیرۆدەیە بەم لێ شاوی کۆچەی کە جەنابیشت ئاماژەت پێدا. ئەی بۆ نمونە چی دەکەن بۆوانەی کە ڕۆشتون بڕیاری جێشتنی وڵاتیانداوە بەڵام دەشێ کارێک بکەن کۆچی پێچەوانە دروست بێ ینی ئەوە جگە لەوانی کە لە هەرێمی کوردستان و بانی بڕیارەکەیان دەگۆڕن بۆمانەوە ڕەنگە گرنگیش بێ کۆچی پێچەوانە دەست پێ بکات. بەتەکیت ئەوانەی کە دەبینین ئێمە ئەکیدم هەرێکی لە ئێمە کەسێکی خزمێکی دۆستێکی لەوانەیە کۆچی کرد بێ لە ڕێگەی جێرانەوەی ئەو چیرۆکی کۆچکردانەوە کە دەبینین چەندین گەنج لەوێن و پەشیمانە لەوەی کە جێهێشتنی نیشتیمانیان کردوتە بژاردا چونکە پێیان وایەمانەوە لە نیشتیمان باشترین بژاردەیە پەرەدان بە توانەکانی خۆیان و ئێمە لە ڕێگەی گێڕانەوەی چیرۆکی ئەو کەسانە کە لە دەرەوەن و دەیانەوە بگەڕنەوە لێرە لە نیشتیمانی خۆیاندا زیاتر خزمەت بکەن خزمەت بە گەنجان و نیشتیمانی وڵاتەکەمان بکەن و بە ئەکیدی کامپینەکەشمان ئەنجامێکی زۆر باشی هەبوو لە ماوەی ئەم 6 مانگەی ڕابردوودا کە مەش جێگای دڵخۆشێکی زۆرە. زۆر سپاس خات و هێلێن محەممەد سەرپەرشتیاری کامپینەکە سپاس بۆ سەرنجەکانی تۆ کە لەگەڵمان بووی لە ڕانیەوە بەڕێزان دیارە کەمێکی دیکە خات و هاناشوان وەک چالاکوانی مەدەنی ئامادە دەبێ و کەمە گفتوگۆ لەگەڵ ئەویش دەکەین سەبارەت بە و بابەتە وەک لە سەرەتای پرۆگرامەکەش ئاماژەم پێدا کە بەداخەوە ئەم کەمپینەی کە ڕاگەنراوە لە ڕانیا ڕەنگە کەمپینێکی پڕبایەق بێ بۆ هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان بۆ پێی کە ئێمە گرفتێکی گەورەمان هەیە لە ڕووی توانا و هێزی ئەو گەنجانی کە نیشتیمان و وڵات بەجێ دەیەڵن دیارە ڕەنگە ئێستا کەسانێک بە دیارم پرۆگرامۆ دانیشتوێتن و بڵێن خەڵک یاخۆت گەنجان بۆیە وڵات بەجێ دێڵن لە بەرەوەی کێشەی دارایی هەیە لە بەرەوەی گیر و گرفت هەیە لە بەرەوەی ناسەقامگیری سیاسی هەیە گرفتی خێزان هەیە زۆر لە زۆر ڕۆیانی گرفتمان هەیە بەڵام دەبێ وەشمان لەبیر بەیانی ئەگەر سەیری راپۆرتە جیهانیەکان بکەین سەری بارودۆخی کۆچبەران بکەین گەیشتن بە وڵاتانی ئەوروپا یاخود وەرگرتنی مافی پەنابەرێتی و ڕەگەزنامەی ئەو وڵاتانە ئێستا کارێکی گەلێک ئەستەمە ینی بە بەراورد بە 10 ساڵی ڕابردوو ڕەنگە ئێستا زۆر ئەستەم بێ کە دەڵم 10 ساڵی ڕابردوو ئەگەر بیرتان بێت لە ساڵانی 2014 یاخود 2015 لێشاوێکی کۆچی بە کۆمەڵ دەستی پێکرد کە ئەو سەروەختی قەیرانی دارایی و هاتنی گروپی تیرۆریستی داعش بوو بارودۆخەکان بە جۆرێکی تر بوون و وڵاتان تا ڕادەیەکی زۆر ئاسانکاریان دەکرد و دەرگایان واڵا کرده بوو بەڕووی پەنابەراندا بەڵام هەموو راپۆرتە جیهانیەکان و ئەو کەسانەشی کە لە وڵاتانی ئەوروپا دەژین و راپۆرتەکانیش باس لەوە دەکەن کە ئێستا وڵاتانی ئەوروپا بە ئەستەم مافی پەنابەرێتی بە هاوڵاتیانی نەک عێراق و هەرێمی کوردستان بەڵکو و هاوڵاتیانی ناوچە جیاوازەکانی دیکەش دەدەن بە نمونەیانی وڵاتێکی وەکو ئەڵمانیا دەستی کردووە بە لێشاوێکی دیپۆرتکردنەوەی بەهێز بەبێ جیاوازی وڵاتەکان و جیاوازیکردنانەی دەبێت زیاتر درێژە بە بابەتەکە بکەم لەگەڵ خات و هاناشوان وەک چالاکوانی مەدەنی کە لەگەڵم دەبێت لە ڕانی خاتوانە سوپاس بۆ ئەم دەرفەتە پێشتریش لەگەڵ خات و هێلین گفتوگومان لەسەرم بابەتە کرد سەرنجی خۆتم پێ بڵێ سەبارەت بە کەمپینەکە و ئەو پلان و ئەجەندایانی کە پێویستە جێبەجێ بکرێن بۆی گەنجان کۆچ نەکەن. ئەمڕۆ لە چوارچەوەی ئەو فستیڤالەیە هەڵبەتە ئەم فستیڤالێکی هاوبەشی بوو لەگەڵ ڕێکخراوی سپار ئەم فستیڤالە دەرئەنجامی چالاکی کۆمەڵە گەنجی لێ هاتوو بەتوانە لە خۆبەخش لە کەمپینەر لە بەڕێوەبەری کەمپینەکان کە ئەمانە کۆمەڵێک ڕاهێنان و کۆمەڵێک چالاکیان هەبوو ئەمڕۆژ ئەم چالاکیە هەبوو. ئێمە وەکو ڕێکخراوی CDO 2 ساڵە ڕۆیایەکی تایبەتمان هەیە بە نسبەت گەنجانەوە پێمان وایە کە تواناکانی گەنجانی ئێمە توانایەکی زۆر پێشەنگا و زۆر لێ هاتووە ناوچە بە ناوچە جۆری لێهاتوویەکان ئەگۆڕێت و لەم دەڤەرە پێمان وایە فرسەتەکان زۆر کە من لە بەردەم گەنجانە و پێویستەکە زیاتر هان بدرێن پشتگیری بکرێن و وای لێ هاتووە کە گەنجە بەتواناکانمان عەقڵە بەهێزەکانمان سەفەر ئەکەن یاخود کۆچەکەن. ئەم ئاماژەی کۆچە و ئەم کەمی دەرفەتانە هەمووان
ئەخاتە بەردەم بەرپرسیارەتی ئەوەی کە چۆن ئیش بۆ ئەم گەنجانە بکەین. ئەم چالاکی ئەم ڕۆمان کۆمەڵک دەرئەنجامان وەرگرتووە. یەکێک لەو دەرئەنجامانە ئەوەیە کە ئێمە ژمارەی گەنجی لێهاتوومان هەیە لە بواری بازرگانی و لە بواری کاری دەستی و لە بواری ئیشکردنی تاکە کەسی. ئەمڕۆ فرسەتێکی چەند سەعاتیمان هەبوو بۆ ئەوی بتوانین لە نزیکەوە گفتوگۆ بکەین خەونەکانیان، کێشەکانی بەردەمیان، مەسلەی مارکێتین و مەسلەی سوۆشیال میدیا و چۆنێتی بەکارهێنانی ئەم بابەتانە بەنسبەت گەنجەکانەوە لە چه ئاستێکایە وا طموحیان چۆنە. هەمیشە ئەومان بەرهەست کردووە لەم ناوچەیە لە هەر یەک لە ناوچەکانە گەنجان تایبەتمەندی خۆیانیان هەیە. لەم ناوچەیە جۆرێک لە پێشەنگایەتی هەیە لە کاری بازرگانی و لە کاری سیاسی. گەنجەکانی ئێرە جۆرێک لە سەرکردایەتی یا جۆرێک لە لێهاتووی بە فیترەتیان تایە کە ئەگەر فرسەتی زیاتریان بۆ بڕەخسێنرێ، هەلی باشتریان بۆ بڕەخسێنرێ، ئەتوانن ئەدایەکی زۆر باشیان هەبێ و ئەتوانن دەنگێکی ڕاستەقینەی گەنجانی منتیقەکەی خۆیان بن. هەموو چالاکیەکانی کە ئێمە ئەیکەین بەنسبەت گەنجەکانەوە زیاتر لەو ڕوانگەیەوەیە کە ئێمە سەرچاوەیەکی مرۆیی لە بنەهاتوومان هەیە لە ناوچە جیاجیەکانی کوردستان و هەریەک لەو ناوچانە پێویستی بە جۆرێک لە دەستگیرۆیی هەیە. خاتو هەنا پێشتریش باسم کرد لەگەڵ خاتوێرینانی پرسیارێکی جدیە لەوەی کە لەم لێشاوی کۆچەدا خۆ جەنابیشت باست کرد گەنجانی ئەو دەبەرە توانایەکی مرۆیی و سروشتیان تێدا کە ڕەنگە لە زۆر بواردا سوودیان لێوەربگیرێ، بەڵام ئەنی ئەگەر جۆرێک لە مبالغەیتیانە بێ ڕەنگە هەر خانەوادەیەکی ئەو دەبەرە یەکێک لە ئەندامانی خێزانەکەی کۆچی کرد بەیانی تێناگەم هۆکارەکە چییە کە بەم شێوە زۆرە لە دەڤەری ڕاپەڕین خەڵک کۆچ دەکات. زۆر هاوڕاتم لەوە مەسەلەیە لەگەڵتا فعلەن لێرە کۆچکردن وەک پەتای لێ هاتووە، وەک مۆدلێکی لێ هاتووە. ناتوانین نکۆڵیش لەوە بکەین کە ئەمە حقیقەتە بەڕاستی فرسەتەکان لەم ناوچەیە کەما، چونکە هەم لە ڕووی بازرگانیەوە، هەم لە ڕووی گەشتیاریەوە، هەم لە کۆمەڵێک ڕووەوە کە داهاتی هەبێ یاخود سەرچاوی داهات بێ ئەم ناوچەیە بێبەش بووە لەوانە. و هەنێک جاریش جۆرێک لە سزای سیاسی هەیە لەسەر ئەم ناوچەیە کە ئەوترێ ناوچەیەکی سەیف نییە، ناوچەیەکی ئەمین نییە بۆ کار و چالاکی یاخود ڕێکخراوە نێودوڵەتەکان یاخود تەنانەت ڕێکخراوە ناوخۆییەکانیش هەنێک جار حەزەری ئەویان ئەدرێت کە ئەم ناوچەیە ئەمین نەبێ. ئێمە بەم چالاکیانە کۆمەڵێک جوابمان نایەوە و کۆمەڵێک پەیاممان نارد بۆ هەموو لایەک کە ئەمە بەرپرسیارەتی ئێمەیە و بەرپرسیارەتی هەمووانی شەکە بەیەکەوە بتوانین کە خزمەتی زیاتر بەو گەنجانە بکەین کە پێشتر باسمان کرد. خاتو هەنا قسەیەکی تۆ سەرنجی ڕاکێشام کە دەڵی وەک پەتای لێ هاتووە لە دەڤەری ڕاپەڕینانی حەز ناکەی ڕەنگە وای لێ هات پێ ئەی بەبێ ئەگەر کەسێک کرد لە ئەوروپانە بێ لەو دەڤەرە. ئەم بەداخەوە ئەم پەتا کۆمەڵایەتیانە هەریەک لە ناوچەکان جۆرێک لە پەتای کۆمەڵایەتی تیا بڵاو بۆتەوە. ئەو قەیرانە سیاسی و ئابوووریانەی کە لە هەرێمی کوردستان ئەبوزەرێ کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر چۆنێتی بڵاوبوونەوەی ئەم پەتایانە. بۆ نمونەیەکێک لەو پەتا کۆمەڵایەتیانەی کە بڵاو بۆتەوە هاوسەرگیری خوار هەژدە ساڵە کە ئەمە یەکێکە لە گرفتە گەورەکان کە ڕوبەڕووی هەندێک ناوچا بێتەوانێ و خۆشتەزانی کە دەرئەنجامی هاوسەرگیری پێشوەختە چۆنە. ئەم پەتا کۆمەڵایەتیانە پێویستی بە کۆمەڵێک پایی سەرەکی هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی، وەک چۆن هەمومان یەکدەست بووین لە کاتی کۆرۆنایە نەئەچوینە دەرەوە، هاوکاری یەکترمان ئەکرد، چەندێک بمانتوانایە هاوکاری ئەو ماڵانەمانە کرد کە توشبوویان هەیە، ئەمەش بە هەمان شێوەیە. پێم وایە ئەمەش پێویستی بە هەوڵێکی زۆر هەیە بۆ ئەوەی بتوانین ئەم پەتا کۆمەڵایەتیانە لە خۆمان دوور بخەینەوە و حاڵەتێکی تەبیعی شەکە کۆمەلگای ئێمە کۆمەلگای کوردی لە مەرحەلە جیاوازەکانە کە هەندێک جار لە مەرحەلەی ئینتیقالیە ئێمە چەقبەست و ئەمێنینەوە، ئەمەش کۆمەڵای هۆکاری تری هەیە. ئەمانە هەمووی وا ئەکەن کە ئێمە پێویستمان بۆ هەبێت کە هاوکاری ڕاستەقینەی یەکتر بکەین، نەک تەنها بابەتێک تەڕح بکەین یاخود پرۆژەیەک بکەین و بەجێی بێڵین لە نیوەی ڕێگا. نەخێر ئێمە پێویستمان بۆ هەیە کە ڕوئیایەکی تایبەتمان هەبێ و استراتیج و پلانی تایبەتمان هەبێ بۆ هەر یەک لەم پەتایانە و ڕوبەڕووی ببینەوە. دەکرێت پلان هەبێ بۆی کە نەک بەتەنها و گەنجانی کە ئێستا هەرێمی کوردستان و لە نێوان بڕیاری مانەوە یاخود کۆچدان پلان هەبێ بۆ کۆچی پێچەوانش بۆ گەڕانەوەی ئەو کەسانش کە لە دەرەوەن و زەمینە لەبارکردن بەوەی کە توانەکانیان سەرمایەکانیان بێنەوە لە وڵات و لە زێدی خۆیان پەرەی پێ بدەن. بۆ ئەمە پێویستە چی بکرێت هانەخان؟
لە هەریەک لەم ناوچانە کە ئێمە ئیشمان تیا کردووە ئێرە بێ سلێمانی بێ گەرمیان بێ هەریەک لەم ناوچانە هەڵە بچە بێ ئێمە لەگەڵ کۆمەڵک دڵسۆزی ڕاستەقینەی ناوچەکان ڕاستە و خۆ مامەڵاکەین ئەم دڵسۆزانە نیەت و ڕوئیای خۆیانیان هەیە نیەت و پلانی خۆیانیان هەیە بۆ خزمەتکردنی ناوچەکانی خۆیان هەریەک بە جۆرێک لە ناوچەیەکی گەشتیاری بۆ نمونە بەڕێوبەری گەشتیاری وتی ئەگەر بێن خزمەت گوزاری گەشتیاری پێشکەش بکەن سەرمایە گوزاری بکەن لێرە کار بکەن لە بواری گەشتیاریە ئێمە هاوکاری گەنجانە بین و داشکانی زۆریان بۆکەین و پشگیری تەواویانەکەین تەنانەت قەرزیشیان پێین کەواتە ئەم هیمەتانە و ئەم نیەتانە بۆ خزمەتکردنی ناوچەکان ئەومان پێڵێ کە بەڵێ ئەتوانین ئێمە زۆر سوود لەو کۆچی پێچەوانەیە وەربگرینەوە و تواناکانمان بخەینەوە باوەشی کوردستان و بتوانین زیاتر خزمەت بە ناوچەکە بکەن هەندێک ڕێکخراوی نێودەوڵەتی هەیە دەستی پێکردووە کە هاوکارمانە لەوەیە کە قەرزێک ئەیە بۆ کەسانی کە ئەگەڕێنەوە بۆ ئەوی بتوانن پرۆژەیەکی بچووک بۆ خۆیان دام بمەزرێنن چەندین نمونەی سەرکەوتوشمان هەیە توانینیانەکە پرۆژەی بچووکدا بمەزرێن و سەرکەوتوو بنتیان حەزەکەم زیاتر ئەو بابەتم بۆ ڕوو بکەیتەوەنی ئەو قەرزەی کە دەدرێت میکانیزمەکەی چۆنە یاخود چۆن ئەم دواتر ئەم قەرزە دەدرێتەوە و بڕەکەی بەشیەوە دەکات کە ئەو کەسە بتوانێت پرۆژەیەکی پێ بنیاد بنێ بەڵێ لە سلێمانی هەڵەبجە ڕانیە و دەوروبەری ئەم ڕێکخراوانە چالاکانە کاریان کردووە بۆ ئەو کەسانی کە ئەگەڕێنەوە فۆرمێک بڕەکەنەوە لە پەیجە سەرەکیەکانە ژمارەیەک ڕێکخراوە هەیە من دڵنیانیم کە بۆ ئەمساڵ کام ڕێکخراوەیان ڕاستەوخۆ ئەم قەرزانە پێشکەشەکە بەڵام دڵنیام ئەم قەرزانە هەیە و بڕێکی بە شێوەیەکە کە ئەتوانێت کارێکی بچووک بۆ خۆی دا بمەزرێنێت دوکانێکی سەرتاشی بکاتەوە دوکانێکی قماش فرۆشی بکاتەوە دوکانی خزمەت گوزاری چاکردنەوەی مۆبایل و سپلیت و ئەوانی کە لە ئێستا لە کوردستانە پێویستن و باون ئەتوانێت ئەم کارانە بکات و ببێتە دەستپێکێکی باش بۆ ئەوەی کارەکەشی فراوان بکە و هانی ئێن و قەرزی ئەوەشی پێێن کە بتوانێت کەسانی تریش بێنێ لەگەڵ خۆیان کار بکەن و ئیش بکەن من ئەمە هەم لە ژنان لە بواری کاری دەستی و کاری بچووک و مەسلەی خواردن دروستکردن و شیرینی هەم گەنجان ئەبینم کە بەشێکیان لە گەڕانەوەیانە دەستیان کردووە بەم کارانە قات و هەنا لە سەرەتای پرۆگرامەکەش باسم کرد ڕەنگە ئەم لێشاوی کۆچە بە جیاوازی دروست بکە لە باڵانسی جندەر جەنابەت لە ڕێکخراوێکدا کار دەکەی لە بواری شالەکی مەدەنیدا و باشتر ڕەنگە لە خەمی ئەم بابەتە تێبگەی ئەنی ئەمە چ کاریگەرێک دروستەکە کاتێک ڕێژەی گەنجەکان یاخود ڕەگەزینێر لە ناوچەیەکی گەورە لە هەرێمی کوردستاندا کەم دەکات ئەمە چ کاریگەرێکی کۆمەڵایەتی دروست دەکات لایەندەیە ئەمەش خەمێکی گەورەی تراکە پێویستمان بە یەکدەنگی و یەکدەستی هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی بەڵێ کۆچکردنی گەنجان کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر دروستبوونی کێشە کۆمەڵایەتیەکان هاوسەرگیری بە زۆر هاوسەرگیری پێشوەختە جیابوونەوە ئەمانە هەمووی دەرهاویشتەی ئەوەن کە ژمارەیەکی زۆر لە گەنجان کۆچ ئەکەن و جۆرێک لە پەیوەندی کۆمەڵایەتی ئێمە کاریگەر ئەبێ بەم کۆچەوە جۆرێک لە پەیوەندی کۆمەڵایەتی ئێمە ئەشێوێ یاخود بە ڕەسەنایەتیەکەی خۆی و بە بتەویەکەی خۆی نامێنێتەوە بۆیە مەسەلەن لەوانەیە کچان ناچار بن کە هاوسەرگیریەک هەڵبژێرن کە بەخواستی خۆیان نەبێ ئارەزومەندانە نەبێ دەرهاویشتەی کۆچی گەنجان دەرهاویشتەی زۆری هەیە ئەمە یەکێکە لە دەرهاویشتەکانی کە دەرهاویشتێکی کۆمەڵایەتیە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر سروشتی کۆمەلگای کوردی چونکە کۆمەلگای کوردی تا ئێستا کۆمەلگایەکی گەنجە بەڵام ئەگەر بەو شێوە بە لێشاوە سەفەرکردن هەبێ ئەبێتە کۆمەلگایەکی پیر داهاتی هەرێمی کوردستان بەشێک لە داهاتەکەی گەنجان دابینی ئەکەن لەمەشا ئێمە تووشی قەیرانێکی تر ئەبینەوانێ کەواتە یەکدەستی و یەکهیمەتی بۆ ڕوبەڕبوونەوەی ئەم کۆچەوە ڕوبەڕبوونەوەی بەوە ناکرێ بڵین مەڕۆ یاخود مەچۆ یاخود نابێ بچیت ئەمە ڕوبەڕووبوونەوە نییە ڕوبەڕووبوونەوە ئەوەیە ئەڵتەرناتیڤەکان چییە ئەگەر نەچێت چی بۆ ئەکرێ ئەگەر نەچێت چی ئەبێ ئەگەر بمێنێتەوە چی ئەکا ئەمانە گرنگن کە ئیشی لەسەر بکەین خات و هەناوەڵا هەر بۆ پاڵپشتی لە قسەکانی تۆ لەسەر هەمان بابەت لە بەرنمەیەک لە بەرنمەکاندا لەگەڵ خاتونێکی وەک جەنابە گفتوگۆمانە کرد باسی لەوە کرد کە گرفتەکەوەیە هەر گەنجێکی دەڤەری پشت دەرکاتێک دەچێتە دەرەوە یەکسانە بۆی کە دواتر هاوسەرگیری لەگەڵ خاتونێکی ناوچەکەی خۆیان دەکایانی دوو جار
ئەم کۆچە کاریگەری لەسەر دەڤەرەکە یاخود بە جۆرێک تر باسی لەو کرد کە خانمەکان زیاتر مەیلیان لەوەیە کە هاوسەرگیری لەگەڵ ئەو کەسانە بکەن کە لە وڵاتانی ئەوروپا دەژینیانی ئەگەر 1000 گەنج کۆچی کرد بە یەکسانە بۆی کە لە ئایندەیە 1000 خاتونیش ڕەنگە کۆچ بکەن. ڕاستە ئەمانە هەمووی وەگوتم لەوانەیە لە چەند ساڵی ئایندەشە زیاتر ئێمە پێویستمان بەوە هەیە کە لێکۆڵینەوەی جددی و کۆمەڵ ناسەکانمان توێژەرە کۆمەڵایەتیەکانمان لێکۆڵینەوەی ورد بکەن لەسەر ئەوەی ئایا پێکهاتی کۆمەڵایەتی ئێمە تا چەند کاریگەرێ بێ ئایا پەیوەندی کۆمەڵایەتەکانی ئێمە تا چەند کاریگەریە بێ ئەم کاریگەربوونە بە کۆچکردنی گەنجانمان کاریگەریەکی تەندروستە ئەرێ نییە تا چەند ناتەندروستە ئەگەر ناتەندروستە چی بکەین کەواتە پێویستە ئێمە چارەسەرەکان بخەینەوە. حەزەکەم ئەو چەند ماوەی کە لە کۆتایی مامانەکەمێک تەرخانی بکەم بۆ ئەوەی کە جەنابەت لە ڕێکخراوی CDO کار دەکەیەوە چالاکیەکانتان فراوانە و کاری زۆرتان کردو لە بوارە جیاوازەکاندا لە ئێستادا ینی گرنگترین ئەو چالاکیانەی کە ڕێکخراوی CDO ئەنجامێدا چین؟ بەڵێ ئێمە لە ڕێکخراوی CDO ئەم ساڵ بۆ ساڵی ئایندە کۆمەڵێک ئەولویاتمان داناوە واتە ئەجەندایەکمان داناوە بۆ ئیشکردن لەسەری یەکێک لەوانە پەرەپێدانی کاری میدیایی لە ڕێگەی چاپکراو لە ڕێگەی ڕاهێنان لە ڕێگەی ئەو هەوڵانەی کە ئەیین بۆ ئەوەی کە کاری میدیایی و ئازادی ڕادەربڕین پانتایەکی فراوانتری هەبێ و ئیشکردنی فراوانتر هەبێ و توانای گەنجەکانی ئێمە توانایکی باشتر بێ بۆ ئەوەی کە بتوانن ڕووماڵێکی تەندروست بکەن و منافەسەی ئەو کەناڵانە بکەن کە کەناڵانێکن کە مصداقێتی هەواڵتیانە سەر و هەموو بابەتێکە. خۆتانە بینن کە بابەتی میدیایی زیاتر لە سۆشیال میدیایە بە شێوازێکە و لە میدیاکانە بە شێوازێکی ترە و جۆرێک هەندێک لە میدیایی بەڕاستی نابەرپرس ئەتوانم ناو بنێم نائارامی کۆمەڵایەتی دروستەکەن بەوەی کە هەندێک بابەت بڵاو ئەکەنەوە کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە نەگونجاوە یاخود نەشیاوە ئەمە مەسەلەیەکە. مەسەلەیەکی تریش کە زۆر بەوردی کاری لەسەرەکەین مەسەلەی گەنجانە کۆمەڵێک پرۆژەمان هەیە بۆ گەنجان بە تواناکردن و پەرەپێدان و فراوانکردنی ڕوئیا و خەونەکانیان پرۆژەیەکی تایبەتمان هەیە کە ئیشی لەسەرەکەین زۆر بەوردی و چەندین میکانیزممان داناوە بۆ ئیشکردن لەسەر ئەم پرۆژەیە ئەویش ئەوەیە کە گەنجانی سەرکردە چۆن بڕیار دروستەکەن گەنجانی سەرکردە توانن بڕیار بن بەڵێ بەڵام چۆن بڕیار دروست ئەەکەن ژنان چۆن بڕیار دروست ئەەکەن ئەمانە بەگشتی هێڵە گشتیەکانە کە زۆر بەوردی لەم چەند ساڵەیە ئیشمان لەسەر کردو و پەرەئین بە ئیشکرد وڵا خاتوهانە پێشنیارە بۆ کەم لەگە بەڕۆبەرایەتی ئاتیچۆی سلێمانی پرۆژەیەکتان هەبێ بۆ هەموو گەنجەی گیرۆدە بوون بە لێخڕینی ماتۆرسکیل لەو کاتی جەنابە گفتوگۆکەی دانەیە گێت دانەیەکە ڕوا نازانمەگە خۆستی پێ بکەیت ئەمە خەمێکی گەورەیە نەکات و نەژیان و نەوەختمانانی نە ئەتوانی بە ئارامی بنووی نە ئەتوانی لەسەر شەقامێک پەیوەندێکی تەلەفۆنی ئەنجام بدەیانی گرفت خەمێکی گەورەیە بەڕاستی ئەمە ڕاستە یەکێک لە گرفتە گەورەکان بە نسبەت مەسەلەی هاتوچۆوە کە گفتوگویەکیشمان سەرەتایی لەسەر کردووە لەگەڵ کاک بەختیارە مەسەلەی کۆچی دوایی گەنجانە یاخود مردنی گەنجانە بە ڕووداوەکانی هاتوچۆ بەداخەوە ڕێژەیەکی بەرزی مردنی گەنجانمان هەیە بە ڕووداوەکانی هاتوچۆ هەر بۆیە یەکێک لە پلانەکانمان ئەوە بێ کە لە سەر مەسەلەی هۆشیارکردنەوەی شۆفێری و چۆنێتی شۆفێریکردن و بەرپرسیارەتی شۆفێریکردن ئیتر ئەگەر ماتۆر بێ ئەگەر ماتۆڕی سێتایە بێ چونکە خۆتان نزان ئەوە زۆر بەربڵاوە ئێستا لە هەرێمی کوردستان یاخود ئەگەر ئۆتۆمۆبیل بێ چۆن ئەو هۆشیاریان هەبێ. لە بواری وەک دەزانیت کە ئێستا حکوومەت عێراقی بڕاری داوە کە بە یەکجاری کۆتایی بە دۆسیی پەنابران بێنێ لە هەرێمی کوردستان و جەنابیشتان لەو بوارەدا لەگەڵ ڕێکخراوی CDO کار و پرۆژەی زۆرتان هەبوو لە ساڵانی ڕابردوو پێ وایە لە کات و سات و وادەی خۆیدا ئەم بڕاری حکوومەتی عێراقی جێبەجێ دەکرێت چکە قسەیەکەی لەوەی کە زەمینەکە لەبارە لە سلێمانی بۆەوەی کە کەمپەکان دابخڕێ بەڵام لە هەولێرە دۆکنا دوو خەمی گەورەمان هەیە کە ڕاستەوخۆ لە چوارچەوەی ئیشکردنا ڕوبەڕوومانە بێتەوە یەک مەسلەی ژینگە دوو مەسلەی گەڕاندنەوەی پەنابەرەکان گەڕاندنەوەی پەنابەرەکان ئەگەر تا ڕادەیەکیش باس لە گونجاوی ئەوە بکرێت کە بگەڕێنەوە
بەڵام هەمیشە ئێمە خەمی گەورەمان و کێشەی گەورەمان لەگەڵ گەڕاندنەوەی پەنابەران مەسلەی کچان و ژنانە. چونکە مەسلەی کچان و ژنان لە کاتی گەڕانەوەیانە بۆ شوێنەکان زۆر جار شوێنەکانیان ئەمین نییە یاخود گونجاو نییە یاخود فرسەتی کاریان نییە. ئەمانە هەمووی ڕێگرین لە بەردەم ئەو بڕیارانەیە. ئەم کۆمەڵێک بڕیار هەیە کە لە عێراقەوە دەرئەچێ بەڕاستی کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر کارکردنی ئێمە و وەستاندنی یاخود چۆڵکردنی کەمپەکان وا ئەکات کە ئێمە ئەو خانەوادانە یاخود ئەو خێزانانە ئیزن بین بەرەو ئایندەیەکی نادیار کە چەندین هەوڵمان لەگەڵ یاون چەندین کێشەمان بۆ چارەسەرکردوون هەوڵمان ناوە کە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی یاساییەوە هاوکاری باش بکرێن بەڵام ئێستا کە کەمپەکان داخرێ و ئەڕۆنەوە بەرەو ئایندەیەکی نادیار ئەڕۆنەوە بەڕاستی و ئەمەش بۆ ئێمە خەمێکی زۆر گەورەیە. ینی ئێوە دەتانەوێت ینی ئەم وادەیە دوا بکەوێ ینی پرۆسەکە درێژ بێتەوە؟ بەڵێ لەبەرەوەی ئەمانەوێت دیراس ئەو کەسانی کە ئەگەڕێنەوە زیاتر دیراسی ناوچەکانی خۆیان بکەن زیاتر بڕێک پارەیان پێ ئەدرێ بەڵام ئەو پارەیە چارەسەری ئەو هەموو کێشەیە ناکە ماڵ هەیە چوونەتەوە ماڵەکان تەقێنراوەتەوە ماڵ هەیە تا ئێستا مەیتی تایە ماڵ هەیە کەس نازانێ ئایا بۆمبی تایە تیان نییە ماڵ هەیە خزمەت گوزاریەکانی بۆ نمونە بیرەکە پڕ کراوەتەوە یاخود ڕێگاکان هەمووی تەقێنراوەتەوە ئەمانە هەمووی گرفتی گەورن بەڕاستی نازانی چۆن ئەگەڕێنەوە ئایا ڕێژەی توند و تیژی چۆن ئەبێ چۆن ئێمە چاودێری ژنان و کچان بکەین چۆن چاودێری گەنجەکان بکەین گەنجەکان ڕوبەڕووی کۆمەڵک گرفتی گەورە ئەبنەوە چۆن بتوانین ئەمانە چارەسەرکەین بۆیە پێویست بوو دیراسەیەکی ورتر بکرێ بەڵام هەڵبەتە زۆر جار وەگوتم ئەو بڕیارانەی حکوومەتی عێراقی کە ئەدرێ بڕیارێکن کە حکوومەتی عێراقی لە بەرژەوەندی خۆی ئەیە نەکە هاوڵاتی بۆیە ئەمە گرفتی گەورەی بۆ ئێمە دروست کردو بەڕاستی. سپاس بۆ خات و هەنە شوان وەک چالاکوانی مەدەنی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ وەڵامی پرسیارەکانی ئێمە بەڕێزان سپاس بۆ ئێوەشکە تاکو ئێستا بینەری پانۆراما بوون هەر شاد و بەختەوە بن.